سڵاتان لەوێ هاوڕێانی خۆشەویستە لە ڤیدیۆم جارەدا باس لە چۆنێتی سووداندنی ئەکاونتی سناپچاتەکەین. ڕێگایەکی ئاسانتر هەیە ناچتە بەرنامەکە. بەرنامەی سناپچات تەنها چەند خۆڵاتێکی ئاسانترە لە ڕێگایەکێک لە براوسەرەکانەوە ئەنجامێتی. بۆ نمونە سەرەتا براوسەری تۆ هەچ براوسەرێکی لەلایە بەویستی خۆت، من لێرە گۆگڵ ئەکەمەوە، پاشان چمە سناپچات لۆگین سناپچات، لێرە یوسەر و پاسوەردی ئەکاونتەکە داخڵ دەکەم. پاشەوەی کە داخڵە بیت ئەم ئۆپشنانە بۆ هێنێ، ئەم بەشانە بۆ هێنێ. وەکە بینن ئەگەر لە خوارەوە بڕێ بەرەوسەر سێهەمدانێ دیلیت مای ئەکاونت، ئەو بەشە داگرین. پاشان لێرە دووبارە پاسوەرد دەنووسین. کەمێک چاوەڕێ بینەوە کە بینەمەتان پێڵێ تا ماوەی 30 ڕۆژ دیەکتیڤ ئەکاونتەکە لە دوای 30 ڕۆژ بە یەکجاری ئەسڕێتەوە، واتە تا ماوەی 30 ڕۆژەش دەتوانی بهێنیتەوە. وە کاتێک کە لێرە چتە سەر سناپچات دەبینی ئۆتۆماتیکی خۆی داخرێت. هیوادارم سوودێ بێ ڤیدیۆکە. سپاس بۆی کە تا کۆتایی بینەربوون.